ڕێکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری: ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا: عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی: سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا: ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵا، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد. مامۆستایانی ئینگلیزی: زانا کاکەبرا، گۆران محەدین. کوردی: ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی: کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە. تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕێکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی. ساعت ساعت و نیوەک ئایبینی. سڵاو خوێندکارانی ئەزیزەم، کاتتان باش. من مامۆستا نەبەز لە پەیمانگای سلێمانی لەگەڵتانە بم بۆ شیکارکردن و بۆ باسکردنی و بابەتانی کە پەیوەندی بە فیزیای پۆلی 12 هەیە، بە تایبەت بەشی دووەم. بەشی دووەمی فیزیای پۆلی 12 هەمووتان ئەزانن بابەتەکە بە ناوی چیەوەیە؟ هاوسەنگبوون و جوڵەی بەخول. واتە هەر پەیوەندی بە بەشی یەکەمەوە هەیە، باز لە جوڵەی بەخول ئەەکەین، پاشان باز لە چیەکەین؟ باز لە هاوسەنگبوونەکەین ئەو بارانی کە بەڕاستی زۆرترین تەلەبەی پۆلی 12 کێشەی تیا هەیە. بەندی 2 بۆ 1 لە کتێبەکەت، ئەگەر ئێستا کتێبەکەت بکەیتەوە بەندی 2 بۆ 1مان باز لە چیەکەین؟ زەبر و خولانەوە. گرنگە تۆ ئیتر بزانی زەبر چییە؟ ئایا زەبر هێمای چییە؟ پێناسەکەی چییە؟ بە چیەکە یەک ئەپێورێت لە سیستمی SI؟ دواتر ئەو پرسیارانی کە پێویستیان بە شیکارکردن هەیە ئێمە ئەتوانین دابنیشین پرسیارەکانیان شیکار بکەین بەبێ ئەوەی کێشەیەکی ئۆتۆمان بۆ دروست بێت. زەبر شتێکی تازەیەک لە بەشی دوایی خوێنین بە ناوی لە هاوسەنگبوون و جوڵەی بەخول. بەڵام تۆ پێشتر چیت خوێندووە لە جوڵەی جێگۆڕا یان لە جوڵەی بەهێڵا؟ ئەڵێ نەگەرەمە تەنێک بێت، ئەم تەنە هێزێک کاری تێ بکات بە پێی یاسای دووەمی نیوتن. ئەگەر بەرەنجامی هێزێک کاری تێ بکات، بارستایی ئەم تەنە بە تایکی چی دروست دەکات؟ تاودانێک دروست دەکات. کەواتە ئەم هێزە یان ئەم بەرەنجامی هێزە چی دروست کرد؟ بووە هۆی ئەوەی کە ئەم تەنە جوڵەیە بکە کە ناوی جوڵەی چییە؟ جوڵەی جێگۆڕ. بەڵام چ جۆرە جوڵەیەکیان؟ جێگۆڕەکە شێوە جوڵەکەی بەهێڵە. کەواتە هێز هۆکارە بۆ ئەوەی لە جوڵەی جێگۆڕا ببێتە هۆی جوڵەی تەن. زانیمان هێز هۆکارە. بەڵام بۆ جوڵەی بەخول ئێمە باسی چیەکەین؟ باسی زەبرەکەین. زەبر پێناسەکەی گرنگە. بڕێکە توانستی هێز بۆ خولانەوەی تەنێک یان لەسەر خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەکی دیاری کراودا دەردەبڕێت. بڕێکە توانستی هێز لەسەر خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەکی دیاری کراوە. واتە ئەو کاتێک کە تۆ ئەتەوێت درگایەک بکەیتەوە یان درگایەک دابخەیت، دڵنیایت لەوەی کە درگاکە بە تەکی دەبێت خولانەوەی تیابێت. ئایا هێز بەکارێنی یا بەکاری نایێنیت؟ بەڵێ هێز بەکارێنی. ئایا کار لە خاڵێکی دیاری کراوەکەیت؟ بەڵێ بە تەکید کار لە خاڵێکی دیاری کراوەکەی. کەواتە ئەم هێزەیتەوە کە کارە کاتە سەر خاڵێکی دیاری کراو و دووریەکی هەیە لە تەوەرەکەوە، لە فیزیا پێوترێکی زەبر. توانای هێزێکە یان توانستی هێزێکە بۆ خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەکی دیاری کراودا، ئەمە پێناسە زانستیەکەی. زەبر بەچی هێما ئەکرێت؟ بە تاو هێما ئەکرێت. ئەم هێمایە پێوترێت تاو. ئەکاتە F D ساینی سێتە. F D ساینی سێتە. F چییە؟ F ئەو هێزەیە کە بێتە هۆی دروستبوونی زەبرەکە. D چییە؟ D بریتیە لە باسکی خولانەوە، واتە دووریە ستونیەکە. ئایا گۆشە چییە؟ گۆشە گۆشەی نێوان هێزەکە و چییە؟ هێزەکە و باسکەکەی، واتە دووریەکە. بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە توڵێکمان هەبێت، ئەم توڵە خاڵێکی جێگیری هەبێت، خاڵە جێگیرەکە ئێمە ناوێنین تەوەرەی خولانەوە. ناوەنین تەوەرەی خولانەوە. واتە ئێستا
ئەم تووڵە تەوەرەیەکی خولانەوەی هەیە بەڵێ بە تاکید ئایا درێژیەکی هەیە بەڵێ بە تاکید درێژیەکیشی هەیە کاتێک من بەهێزێک کار لەم تووڵە بکەم بەهێزێک کار لەم تووڵە بکەم هێزەکە وتمان بە چی ئێمایەکەین F ئەبینین ئەم هێزە بەهۆی ئەم تەوەرە خولانەوەیە نابێتە هۆی دروستبوونی جوڵەی جێگۆڕ بەڵکو بە دەوری تەوەرەکەیە چی لێکات تووڵەکە خولێنێتەوە کەواتە هێزەکە بووە هۆی خولانەوەی تووڵەکە بە دەوری تەوەرەکەیە کە تەوەرەی کێیە تەوەرەی خۆیەتی بۆیە زەبر دروستە بە یا دروست نابێت ئەمە زەبرە کەواتاڵێن زەبر توانای هێزیەکە توانستی هێزیەکە بۆ خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەکی دیاری کراودا پێناچەکەی مانزانی بەچی هێماکرێت ئەم هێمایە پێوترێت تاو واتە هێمای زەبر بەندە لەسەر چی زەبر بەندە لەسەر چی بەندە لەسەر ئەو هێزەی کە کاری تێکات کەواتە زەبر لەگەڵ هێز پەیوەندیەکەی چۆنە پەیوەندیەکەی پەیوەندیەکی ڕاستەوانەیە تەبەن بە جێگیربوونی ئەوانی تر ئایا زەبر بەندە لەسەر چیتر زەبر بەندە لەسەر باسکی خولانەوە لەسەر دی کەواتە ئەمە وتمان چییە ئەمە بریتیە لە هێز دی چییە دی بریتیە لە باسکی خولانەوە ئەی گۆشەکە چییە گۆشەی نێوان F و چییە گۆشەی نێوان F و دیە لەگەڵ هێزا ڕاستەوانەیە بە جێگیربوونی گۆشەکە و باسکی خولانەوەکە هەتا هێزە سەپێنەرەکە زیاتر بێت زەبری خولێنەریش چیتر ئەبێت زەبری خولێنەریش زیاتر ئەبێت بە جێگیربوونی هێز و گۆشەکە ئایا باسکی خولانەوە ئەگەر زیاد بکات دووری ئەستونیەکە زیاد بکات ئایا زەبری خولێنەر چی لێت بە تاکید لەگەڵ ئەویش ڕاستەوانەیە واتە بە زیادبوونی باسکی خولانەوە زەبری خولێنەری ژەر چی لێت هەر بە تاکید دەبێت زیاد بکات ئەی لەگەڵ گۆشە کەواتە گۆشەش کاریگەری هەیە یانیەتی بەڵێ بە تاکید گۆشەش کاریگەری هەیە کە ئێستا هەموو بارەکان و هەموو حاڵەتەکانی باسەکەین لەمەوە بۆمان دەرکەوت زەبر ئەکاتە F D ساینی سێتە یەکەی هەیە زەبر بەڵێ بە تاکید کەواتە با ئێستا لێرەوە دای بنین زەبر بەندە لەسەر چی زەبر بەندە لەسەر هێز و ڕاستەوانە ئەگۆرە لەگەڵیا دووەم بەندە لەسەر باسکی خولانەوە ئەویژە ڕاستەوانە ئەگۆرە لەگەڵیا سێم بەندە لەسەر گۆشەی نێوان F و D واتە ئەو گۆشەی کە هێزەکە کارەکاتە سەر باسکی خولانەوەکە بۆ ئەوی چی دروست بکات بۆ ئەوی زەبرەکە دروست بکات پێناسەکەی مانزانی یاساکەی مانزانی پاشان زانیمان زەبر بە چی زیاد و کەمەکات واتە بەندە لەسەر چی ئەمێنێتەوە ئایا زەبر بە چی ئەپێورێت یەکەی زەبر وەکو لە یاساکەوە دیارە بریتە لە چی یەکەی هێز چییە نیوتن درێژی یەکەکەی چییە مەتر کەواتە یەکەی زەبر بریتە لە چی نیوتن کەڕەتی مەتر یان نیوتن مەتر ئەگەر نیوتن مەتر ئەمە یەکەی زەبرە ئەگەر بڵێ ئایا نیوتن بە یەکە بنەڕەتیەکانی دەرببڕە ئەو کاتە ئەتوانم بڵێن بریتە لە کیلۆگرام مەتر چرکە دووجا مەترەکە وەکو خۆی ئەخیرەن ئەبێ بەچی کیلۆگرام مەتر دووجا لەسەر چی چرکە دووجا کەواتە زەبر یەکەکەی نیوتن مەتر بڵێت هەر ڕاستە کیلۆگرام مەتر دووجا چرکە دووجاش بڵێ هەر ڕاستە لەبەرەوەی نیوتن بە یەکە بنەڕەتیەکانی کیلۆگرام مەتر لەسەر چییە لەسەر چرکە دووجا ئەمە بەنیسبەت پێناسە بەنیسبەت بەندبوون بەنیسبەت یەکەکەی کە بەڕاستی لە ئیمتحان و لە پرسیاری وزاریشە هاتوۆتەوە ساڵی وایە هاتوۆتەوە وتوێتی چی وتوێتی زەبر بەندە لەسەر کام لەمانی خوارەوە ئەی بەندە لەسەر هێزەکە B بەندە لەسەر باسکی خولانەوە C بەندە لەسەر گۆشەی نێوان هێزەکە و باسکەکە D هەمویان یان هەمویان ڕاستە بە تاکید وەڵامە ڕاستەکەمان کامەیانە وەڵامە ڕاستەکەمان خاڵی دی ئەبێت هەمویان چونکە بەندە لەسەر هەرسێکیان دواتر ئەکرێ پێت بڵێ یەکەی زەبر بریتە لە کام لەمانی خوارەوە نیوتن دابەشی مەتر نیوتن مەتر دابەشی مەتر دووجا نیوتن کەڕەتی مەتر دووجا یان نیوتن مەتر بە تاکید وەڵامە ڕاستەکەمان نیوتن مەترە پاشان ئەکرێت بڵێ بەند زەبر ڕاستەوانەی لەگەڵ هێز بڵێ زەبر ڕاستەوانەی لەگەڵ باسکی خولانەوە بڵێ ئەم جاوی کە گرنگە تۆ بیزانیت ئەمە لە کتێبەکەت هەیە ئەمە ڕسمی کتێبەکەتە کە لە مەرزەمەکە و لە کتێبەکە ژەر هەمان ڕسمە
ئیسپانەیەکمان هەیە ومانە زمانی ئیسپانە بۆچی بەکارێت بۆ کردنەوەی بڕغویەک یان بۆ توونکردنی بڕغویەک بەکارێت. ئیسپانەکە ئێمە هێزێکە خەینە سەری، ئەگەر دیقەت بن هێزێکە خەینە سەری. ئەم شوێنەش بریتیە لە تەوەرەی خولانەوەکە. ئایا ئەم هێزە کە کارەکاتە سەر ئیسپانەکە دیقەت بە ئەم هێزە ئەبێتەوەی خولانەوەی ئیسپانەکە؟ بەڵێ، کەواتە زەبر دروستەکە یا دروستی ناکات، زەبر دروستەکات. ئەم زەبرە ئەکاتە ئف دی ئەو گۆشەی کە دروست بووە، ئەو گۆشەی کە دروست بووە ساینی گۆشەکە. ساینی گۆشەکەشمان دیقەت بە لێرە قسەیەک هەیە ئەم پێناسەیەش دووسێ جار تا ئێستا لە بەکەلۆری هاتۆتەوە بۆی بزانین باسکی خولانەوە چییە. باسکی خولانەوەڵێن دووری ستونیە لە نێوان تەوەرەی خولانەوە لەگەڵ ڕاستەهێڵی کێشرا و لەسەر درێژکراوەی هێزەکە. جوان دیقەت بن، باسکی خولانەوە چییە؟ دووری ستونیە لە نێوان تەوەرەی خولانەوە کە ئەمە تەوەرەکەیە، پاشان ڕاستەهێڵی کێشرا و لەسەر درێژکراوەی هێزەکە. ئەمەش بریتە لە پێناسەی باسکی خولانەوە. پاشان وتومانە باسکی خولانەوە بەمەتر بەڵێ لەبەرەوەی باسکی خولانەوە درێژیە بەمەتر ئەپێورێت. ئەمجا چینە سەر ئەو قسەی کە بەڕاستی زۆر ساڵ پرسیاری تایەتەوە گۆشەی نێوان FUD چ کاریگەریەکی هەیە لەسەر دروستبوونی زەبری خولێنەر. گۆشەی نێوان FUD چ کاریگەریەک دروست دەکات؟ بە تاکید کاریگەری دروست دەکات، هەمووشمان ئەزانین لەبەرەوەی یاساکەم FD ساینی سێتەیە. ئێستا باوا دابنێن ڕسمەکە دووبارە ئەەکەینەوە. ئەمە بریتی بوو لە تووڵەکە، ئەمەش بریتی بوو لە تەوەرەی خولێنەر. ئەم خاڵی ئۆیە کە دایەنین بریتیە لە تەوەرەی خولێنەر. خوێنکاری خۆشەویست، ئێمە هێزەکە ئێستا ئاواکاری تێکردووە، ئەمە F ئەبێتە هۆی خولانەوەی ئەم تەنە بە دەوری تەوەرەکەیە. تەبەن چی دروست دەکات؟ مادەم جوڵەی بەخو لە گۆشە خێرایی دروستەکە یا دروستی ناکات؟ بەڵێ دروستیەکات، یعنی خولانەوەی هەیە، بەڵێ خولانەوەی هەیە. ئەم هێزە لەگەڵ ئەم دووریە ستونیە کە پێوترێت چی؟ دی. گرنگە تۆ لەسەر ڕسم بەڕاستی فیزیا واتە هێڵکاری واتە دروستکردنی ڕسمەکان بۆەوەی فکری تۆ ئاسانتر ڕۆشنتر بکە بۆی بتوانیت بە ئاسانی وەڵامی پرسیارەکانی بیتەوە، بە ئاسانی لە بابەتەکە تێبگەیت. ئەمە بریتە لە هێز یان درێژکراوەی هێزەکە، ئەمەش بریتە لە باسکی خولانەوە. ئایا ئێستا گۆشە لە نێوان ئێفەکە و دیەکە چەند پلەیە؟ من ئەزانم ئێستا ئەم دوانە لەسەر یەکتر چین ئەستونن، کەواتە ئەڵێن ئەگەر F واتە هێز ئەستون بوو لەسەر باسکی خولانەوە، هێزەکەم ئەستون بوو لەسەر باسکی خولانەوە، گۆشە چەند پلەیە؟ گۆشەمان 90 پلەیە، گۆشەکە 90 پلەیە چونکە ئەستونن لەسەر یەکتر. ێ باشە ساینی 90 ئەکاتە چەند؟ ساینی 90 ئەرزانی ئەکاتە چەند؟ 1. کەواتە ئەگەر یاسای زەبر بدۆزینەوە ئەبێ بە چی؟ ئەبێت بە FD، بەڵام ئالێرەیە بەم زەبرە ئەبێ بڵێن چی؟ زۆرترین زەبر. بۆچی زۆرترین زەبر؟ چونکە گۆشە لە نێوان FUD 90 پلە بۆ سانی 90 ئەکاتە 1، ئەو کاتە زۆرترین زەبری خولێنەر دروستە بێت، کەواتە بە گۆشەی 90 زۆرترینە. ئەگەر FUD تەری بوون بە 1، FUD تەری بوون بە 1، واتە ئێستا لە جیاتیەوە ئەم هێزە بەم شێوەیە کار بکات، با هەمان ڕسم دروست بکەینەوە. ئەمە هەمان ڕسمی تووڵەکەیە، ئەمەش خاڵی تەوەرەی خولانەوە. ئەم جارە هێزەکە گەر ئاواکاری تێ بکات، هێزم هەیە، بڕی هێزم هەیە و باسکیشم هەیە، بەڵام ئەم جارە ئێفەکە چییە بە باسکە خولانەوەکە؟ تەری بن، هێزەکە و باسکەکە تەری بن بە 1. باش ئەگەر تەری بن بە 1 ینی گۆشەی نێوانیان چەند پلەیە؟ 0 پلە. ێ باشە من ئەزانم ساینی 0 هەموو شتان ئەیزانن چەنە؟ ساینی 0 0، کەواتە زەبر یەکسانە بە 0، زەبر دروست نابێت، واتە خولانەوە دروست نابێت. کەواتە ئەگەر گۆشەی نێوان هێز و باسکەکە 0 بوو یان FUD تەری بوون بە 1، ئەو کاتە گۆشەکەم 0 و ساینی 0 دەکاتە 0، هیچ زەبرێکی خولێنە دروست نابێت. ئەی مامۆستا گۆشەی ترمان هەیە؟ بڵێ ئەگەر گۆشەکە لە نێوان FUD نە 0 بێت نە 90 بێت، ئەی چی بێت؟ لە 0ەوە وردە زیاد بکەین بەرەو 90، واتە ئێستا ئەم گۆشەیە بەم شێوەیە گۆشەکە زیاد بکات. ئەو کاتە من ئەزانم گۆشەکە زیاد بکات لە 0ەوە بەرەونەوە، ئەو کاتە زەبرەکە چی دێت؟ زیاکات، چونکە ساینەکە لە 0ەوە زیاکات، وردە ساینەکە دروستە بێ گۆشەکەش زیاکات. کەواتە لە نێوان 0 و 90 لە 0ەوە تا بەرەو 90 بڕۆین، گۆشە ڕوو لە زیادبوونە، زەبری خولێنەری ژەر چی لێت؟ هەر زیاکات.
لە 90 بەرەو 100 تا بڕین گۆشەکە کەمە بێتەوە زەبری خولێنەری جارێکی تر چی لێت کەمە بێتەوە کەواتە ئەگەر لار بێت ئایا زەبر دروستە بێت بەڵێ بەڵام لە نێوان دوو نرخایە لە نێوان زۆرترین و کەمترین نرخایە یعنی لە کەمترین نرخەکە کە سفرە زیاترە لە زۆرترین نرخەکەش کەنەوەیە کەمترە ئەو کاتە زۆرترین نرخەکە و سفرەکە دیاریەکەم ئەوەی کە گرنگە تۆ بیزانیت مامۆستا ئەی گۆشەمان هەیە بکاتە نیوەی نرخەکە بەڵێ هەڵێن هەر کاتێک گۆشەی نێوان F و دیەکە سی پلە بوو هەر کاتێک گۆشەی نێوان F و دی سی پلە بوو واتە گۆشەکەیان سی پلەیە گۆشەی نێوان هێز و باسکەکە سی پلەیە ساینی سی هەمووتان ئەزانن ئەکاتە 1/2 ینی پوینت 5 ئەو کاتە زەبر دروستە بێت بەڵێ بە تەئکید زەبر دروستە بێت زەبرە کاتە چی ئەکاتە 1/2 FD یعنی چی یعنی زەبر ئەبێت بە چی ئەبێت بە نیوەی نرخەکەی کەواتە لە گۆشەی سی پلەیە هەمیشە ئەو زەبرەی کە دەسمەکەوێت بریتیە لە نیوەی نرخەکە بۆیە ئەکرێ پرسیار بەم شێوەیە بۆت بێتەوە لە کام لەم گۆشانەی خوارەوەدا زەبری خولێنەر زۆرترین بڕی دەبێت بێ سێودوو ئەڵێم گۆشەی چەند گۆشەی 90 لە کام لەم گۆشانەی خوارەوەدا هیچ زەبرێکی خولێنەر دروست نابێت ئەڵێم گۆشەی 0 لە کام لەم گۆشانەدا کە دراوە لە پرسیارەکەیە ئایا کەی زەبری خولێنەر ئەبێت بە نیوەی نرخەکەی ئەگەر گۆشەکە یەکێک لەو گۆشانەی کە دراوە چەنە سی پلە ئاگادار بە خوێنکاری خۆشەویست بەداخەوە زۆرینەتان وەڵامەکان بە هەڵا هەڵەبژێرن ینی کاتێکە پرسیارەکەت بە هەڵبژاردن بەم شێوەیە بۆ بێتەوە ئەتوانیت وەڵامەکانت دایم لێی تێگەیت پاشان لە دوای تێگەشتین بە ئاسانی وەڵامی پرسیارەکە بیتەوە و نەکەویتە غەڵەت چۆن لێی تێبگەین چۆن جوابینەوە ئەڵێن لەم گۆشانەدا A 0 پلە B 90 پلە C پلە ئەگەر پێی وتین کام لەم گۆشانە زۆرترین نرخی زەبرم ئاياتێ بێ ئەم لاو ئەولا یەکسەر وەڵامەکە چی هەڵەبژێرم 90 پلە چکازانم ساینی 90ەکە ئەگەر وتی لە کام لەم گۆشانەدا ئایا زەبری خولێنەر دروست نابێت ئەڵێن لە گۆشەی سفرا هیچ زەبرێکی خولێنە دروست نابێت بەڵام ئاگادار بە تەبەن با ئەمەش دی لەگەڵا بێت 45 پلە ئەگەر پێی وتین لە کام لەم گۆشانەدا زەبری خولێنەر ئەبێ بە نیوەی نرخەکە ئەلێرە ئەمە بەسمە ئەمە تێبگێنم بەداخەوە زۆرترین تەلەباڵە لەبەرەوەی 45 نیوەی نەوەیە کەواتە لەوێشە زەبرەکەی ئەبێت بە نیوەی نرخەکەی بەڵام هەمووتان ئەزانن ساینی سی 1/2 بەڵام ساینی 45 ئەکاتە 1/2 کەواتە ئاگادار بە ئالەم خاڵەیە زەبر ئەبێ بەچی ئەبێت بە نیوەی نرخەکەی کەواتە وەڵامی سی پلە نیوەی نرخمانایەتی ئاگادار بە گۆشەی 45 نیوەی نرخەکەمان نایەتێ ئەمە بەنسبەت کاریگەری گۆشە لەسەر خولانەوە و لەسەر دروستبوونی زەبری خولێنەر ئەم پرسیارەمان هەیە لە کتێبەکەت یان ئەم ڕسممان هەیە لە کتێبەکەت ئەمیژە لە کتێبەکەتا هەیە بۆ ئاسانکاری بۆ خۆت خۆش دەزانیت ئەو ڕسمی پشیلەیە کە کاتێککە ئەوێت لە کولانەکە یا لەو شوێنەی کە بۆی دروستکراوە بێتە دەرەوە بە تەئکید ئەم تەوەرانەی کە بۆی دروستکراوە تەوەرەکان جوڵاون بۆیە بەرکەوتنی بە بەردرگاکە بەر باسکە خولانەوەکە بە ئاسانیە بێتە هۆی ئەوەی کە پشیلەکە بتوانێت لە ڕێگەی بەرکەوتنی سەری یان لە ڕێگەی بەرکەوتنی دەموچاوی بە ئاسانی درگاکە بتوانێت چی لێ بکاتەوە واتە زەبری خولێنە دروستە بێت بڵێ بە دەوری کیە بە دەوری ئەم خاڵەیە کە بریتیە لە خاڵی چی خاڵی تەوەرەی خولانەوە ئەوە زەبری خولێنەر ئەوەی کە هەیە زەبر ئاراستەدارە بەڵێ ئاراستەدارە بۆ ئێمە وتمان کاتێکە بۆ نمونە ئەگەر ئەمە تۆپێک بێت کاتێک ببانەوە ئەم تۆپە بخولێنینەوە ئایا گۆشە خێرایی دروستە بێ یا دروست نابێت بە تەئکید دروستە بێت بۆ خولانەوەکەی ئەمیژەر بە هەمان شێوە هەر زەبرێک بووە هۆی خولانەوە بە ئاراستەی میری کاتژمێر ئەمیژەر بەچی دانێم بە سالب دانم نیشانەکەی چییە سالبە بەڵام هەر زەبرێک بووە هۆی خولانەوە بە پێچەوانەی میری کاتژمێر ئەمیش نیشانەکەی بەچی دانێم نیشانەکەی بە موجب دانێم کەواتە بەڵێ بە تەئکید نێگەتیڤ ئەبێت ئەگەر بە ئاراستەی چی بێت ئەگەر بە ئاراستەی میری
کاژمێر بێت پۆزەتیڤیژە بێت ئەگەر بە ئاراستەی پێچەوانەی میری کاژمێر بێت. ئەمە ئێمە پێناسەکە و یاساکە و یەکە و بەندە لەسەرچی و بارەکانی گۆشەکانمان باس کرد. ئەو تێبینیانەی کە هەیە لەسەر زەبر گرنگە بیزانیت لەبەرەوەی ئەگەر هەیە لە پرسیارام تێبینیانە ببێتە هۆی ئەوەی کە تۆ وەڵامە ڕاستەکانەوە بژێریت. یەکێک لەو تێبینیانە هەر هێزێک ئەو هێزەی کە کاری تێکات ئەو هێزەی کە کاری تێکات ئەمە ڕسمی توڵەکە بوو ئەمەش بریتی بوو لە تەوەرەی خولانەوە گرنگە من تەوەرەکە دیاری بکەم. هەر هێزێک خۆی یان درێژکراوەکەی بە تەوەرەی خولانەوەدا بڕوات زەبر دروست ناکات واتە زەبرەکەی سفرە. سەبەب زەبری سەرتەوەرەی خولێنەر هەمیشە سفرە چونکە لەو شوێنەیە چی سفرە باسکم نییە. من یاسای زەبر بیرەخەمەوە زەبرە کاتە چی FD ساینی سێتە. تۆ هێزت هەیە هێزی خۆت هەیە بۆ توڵەکە بەڵام کارەکەیتە سەر خاڵێک کە دی نییە واتە باسکی خولانەوەی نییە. ئەو کاتە زەبری سەرتەوەرەی خولێنەر هەمیشە چەنە سفرە. بۆیە بە چەند شێوازێک ئەکرێ بڵێم هێز خۆی یان درێژکراوەکەی یان هەر کاتێک زەبری سەرتەوەرەی خولێنەری وت یان ئەگەر باسکی خولانەوەکەمان سفر بوو ئەو کاتە زەبرەکەشم چەنە سفرە تا نرخەکەی سفرە و هیچ زەبرێکی خولێنەر دروست نابێواتە ئەو تەنە هەر بە وەستاوی لە بارەکەی خۆیدا ئەمێنێتەوە. وەکو چی نمونە لە ناو ماڵی هەمومانە دەرگا هەیە و لە هەموو ئەو شوێنانەشی کە ئێمە ڕۆژانە سەردانیەکەین دەرگای تیا هەیە. دیقەت بە دەستکی دەرگاکە لە شوێنێکا دانراوە بن بۆ ئەوی بتوانم بە ئاسانی دەرگاکە بکەمەوە یان دەرگاکە دابخەم. دەرگاکانمان هەمووی چەند شوێنێکیانەیە پێوتێت جونگە یان تەوەرە واتە ئەگەر ئێمە ڕسمی دەرگایە بکەین زۆر بە ئاسانی لەمە تێگەیت و زۆر بە ئاسانی ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ تۆ ئیشەکەت ئاسانتر بێت. ئەمە بریتیە بێت لە ڕسمی دەرگایەک. هەموو دەرگایەک چەند تەوەرەیەکی هەیە چەند خاڵێکی هەیە کە جێگیر کراوە. ئەم خاڵانە پیانەوەتێت چی پیانەوەتێت تەوەرەی خولانەوە و بەتەکیید دەرگاکە ئەلێرەشا دەستکێکی هەیە. ئەم دەستکە سوودەکەی چییە؟ کاتێک کە من هێزێکە خەمە سەر دەستکی دەرگاکە ئەبێتە هۆی خولانەوەی چی؟ ئەبێتە هۆی خولانەوەی دەرگاکە واتە دووری ئەستونیەکە لە تەوەرەکەوە بە دەوری کیا بە دەوری تەوەرەکەیە کەواتە زەبری خولێنەر دروست بوو بەڵێ بەتایکی دروست بوو. زەبری خولێنەرەکەش پەیوەندی هەیە بەو هێزەی کە من بەکارمێناوە لەگەڵ ئەو دووریەی کە دەرگاکە هەیەی ئەو دووریەی کە دەرگاکە هەیەی. باشە ئێستا ئەگەر من هەموو هێزی خۆم بەکار بهێنم بۆ تەوەرەکان بۆ تەوەرە جێگیرەکانی دەرگاکە کە جێگیر کراوە ئایا هیچ ئەبێتە هۆی خولانەوە نەخێر کەواتە زەبری سەر تەوەرەی خولێنەر چەنە؟ زەبری سەر تەوەرەی خولێنەر سفرەواتە زەبر لەسەر تەوەرەی خولانەوە باسکم نییە لەم شوێنەیە باسکەکانم سفرە بۆیە هیچ خولانەوەیەک دروست نابێت. تێبینی دووەم ئەگەر دوو هێزیان سێ هێزیان زیاتر کار بکەنە سەر دەرگایەک یان کار بکەنە سەر تەنێکی خولاوە ئایا چەند زەبرێک دروست ناکەن؟ بەڵێ بەتەکید دەمیش زەبر دروستەکەن. بۆیە ئەو چەند زەبرەی کە دروستیەکەین ئەتوانی بڵێن بەرەنجامی زەبرەکان وەرەگرم. بەرەنجامی زەبرەکان هەموو شتان ئەزانن بە سەمەیشنە کرێ سەمەیشنی تاو یان بەرەنجامی زەبر واتە ئەگەر سێ هێز F1 F2 F3 کار بکەنە سەر تەنێکی دیاریکراو سەر خاڵێکی دیاریکراو سەر ئەو باسکانی کە هەیە ئایا ئەو سێ هێزە زەبر دروستەکەن؟ بەڵێ. چەند زەبر دروستەکەن؟ سێ زەبر. من بۆ ئەوەی زەبری گشتی بدۆزمەوە ئەڵێم بەرەنجامی زەبر ئەکاتە زەبری یەکەم زائید زەبری دووەم زائید زەبری سێم و چەند هێز بوو ئەو نە زەبر دروستەکات ئەوە بۆ دۆزینەوەی زەبری چی؟ بۆ دۆزینەوەی زەبری بەرەنجام واتە کۆی هەموو زەبرەکان. گرنگە لێرەیە حساب بۆ ئاراستەکە بکەم واتە بزانم بە چ ئاراستەی میری کاژمێر یا پێچەوانەی میری کاژمێر. سێم ئەو هێزەی دەخرێتە سەر تەنێکی ڕاهەندار چی پێیاکات؟ زەبر پێیاکات دەبێتەوەی چی؟ خولانەوەی. کەواتە ئەو کاتەی هێزێک بخرێتە سەر تەنێکی ڕاهەندار یعنی توانای چی هەبێت؟ یعنی توانای خولانەوەی هەبێ بە دەوری تەوەرەکەی خۆیدا بەتەکید ئەو زەبرە بەوە هێزێک بووە هێزەکەش سەرچاوەیە بۆ دروستبوونی زەبرەکە و خولانەوەی تەنەکە بە دەوری تەوەرەکەدا. ئەمجا زەبر لە ژیانی ڕۆژانەمانە لە زۆر بوارە بەکارێت. بۆ نمونە وتمان لە کردنەوەی دەرگایە بە بەردەوامی ئێمە زەبرمان هەیە چونکە بە بەردەوامی هێز بەکارێنین
و کارەکەی نەسەر دەستکی درگاکە و ئەبێتە هۆی ئەوەی کە درگاکە بە ئاسانی بکرێتەوەیان دابخرێت. خوێنکارانی خۆشەویست، پەیوەندی لە نێوان ئایا پەیوەندی لە نێوان هێز و باسکە هەیە؟ بەڵێ بە تەکید پەیوەندی لە نێوان هێز و باسکە هەیە. بڵێ ئەگەر من بڵێم زەبر ئەکاتە FD ساینی سێتە، FD ساینی سێتە، ئایا ئەمە بریتی بێت لە درگایەک دووبارەیەکەینەوە، ئەمە بریتە لە تەوەرەی خولانەوەکان، ئەمەش بریتە لە دەستکەکەی. ئالێرەیە من هێزێک بەکارێنم، ئەلێرەیە هێزێک بەکارێنم، با بڵێن هێزەکەمان 20 نیوتنە، هێزەکەمان 20 نیوتنە. درگاش باوا دابێن بە شێوەیەکی گشتی باسکەکەی چەند مەترە؟ 1 مەترە. درگا بە شێوەیەکی گشتی باسکەکەی واتە دووری ستونەکە لە دەستکەکەەوە تا تەوەرەی خولانەوەکە 1 مەترە. ئایا ئەمە زەبر دروست دەکات؟ بەڵێ بە تەکید. هێزەکە چەنە؟ 20، باسکەکە چەنە؟ 1 و دەستیشمان ئەستونە لەسەری، یعنی گۆشەکەمان چەنە؟ 90 و ساینی 90 ژەزانم چەنە؟ 1 کەواتە 20 کەڕەتی 1 وەڵامەکە کردیە چەند؟ 20 نیوتن مەتر. باشە، زەبر لەگەڵ F ڕاستەوانەیە، لەگەڵ دیش ڕاستەوانەیە، بەڵام F و D پەیوەندیەکەیان پێچەوانەیە بۆ ئەوەی هەمان چیم دەست بکەوێت، هەمان زەبرم دەست بکەوێت. یعنی چی؟ یعنی من ئەو زەبرەی کە بەکارێنم بۆ درگایەکە میشە نەگۆڕە، ئەو زەبرەی کە بەکارێنم بۆ درگایەکە میشە نەگۆڕە. ئێستا من ئەگەر هەمان ڕسمی درگا بۆ دروست بکەمەوە، ئەمە بریتی بێت لە درگاکە، ئەمە ئەم جاریان دەستکی درگاکە با بێتە ناوەڕاست، دەستکی درگاکە هاتە ناوەڕاست، یعنی دیەکە کردم بە نیو دی، نیوەی نرخەکەی. ئایا هێزەکە ئەبێ بە چەند ئەوەندە؟ کەواتە ئەلەمەوە بۆم دەرەکەوێت، ئەبێ بزانم کە پەیوەندی نێوان F و D پەیوەندیەکی چۆنە؟ پێچەوانەیە. بۆ ئەوەی هەمان زەبرم دەست بکەوێت ئەبێ هێز و باسکەکە پەیوەندیەکەیان پێچەوانە بێت، واتە هەمان پرسیارەگەردا بنێمەوە ئێستا من زەبرەکەم 20 نیوتن مەتر بێت، هێزەکە نازانم چەنە، ئەم ببێت بە نیوەی نرخەکە. ئەو کاتە ئەبینم هێزەکەم ئەبێ بە چەند؟ 40 نیوتن. دیقەت بن ورد بنەوە کە زۆر پرسیار لەمایە لە بەکەلۆریایەتەوە. بۆ باسکێکی 1 مەتر 20 نیوتنم بەکارهێناوە، بەڵام دەستکی درگاکەم بردە ناوەڕاست، یعنی باسکم چی لێ کرد؟ کەم کردەوە. بۆچی؟ بۆ نیوەی نرخەکە. ئەبێ ئەو کاتە هێزەکە بێ بە 2 ئەوەندە، ببێ بە 2 ئەوەندە لە 20 نیوتنەوە ببێ بە چەند نیوتن؟ 40 نیوتن. کەواتە لەمەوە بۆم دەرکەوت بۆ دەستکەوتنی هەمان زەبر پەیوەندی نێوان هێز و باسکەکەی پەیوەندیەکی پێچەوانەیە. دەقی ئەم پرسیارە لە بەکەلۆری چۆن هاتوێتەوە؟ ئەڵێ ئەگەر دەستکی درگا لە ناوەڕاستدا بێت پێویستە هێز ببێت بە کام لەمانەی خوارەوە بۆ ئەوەی هەمان زەبری خولێنەرمان دەست بکەوێت. یەکسەر ئەڵێم ئێفەکە و دیەکە پەیوەندیەکەیان پەیوەندیەکی پێچەوانەیە. خوێنکاران دەنگەکانمان باشە کاتە گوێتان، هەمووتان بە وازەحی ئەتوان دەنگەکان ببیستن، ئەتوانن زۆرترین هاوڕێتان تاکەن بەڕاستی لەبەرەوەی ئەم بابەتی هاوسەنگ بوون و بابەتی زەبر یەکێکە لەو بابەتانەی تەلەبەی پۆلی 12 لە بەشی دوا بە تایبەت زۆرترین کێشەی تیا هەیە. بۆیە ئەتوانن هاوڕێکانتان ئاگادار بکەنەوە تاگیان بکەن بۆی بتوانن ئەوانیش سوود لەم بابەتە وەربگرن و سوود لەم لایڤە وەربگرن. پشتیوان بەخوا بۆ تەواوکردنی بەشی دووەم لەگەڵتان ئابین ئەو بابەتانەشی کەماوە، بەڵام ئێستا هەر درێژەی پێین بۆی بتوانین بە ئاسانی زەبر کۆتایی پێبێنین. کەواتە لەمەوە بۆمان دەرکەوت هێز و باس پەیوەندیەکەیان چۆن بوتمان پێچەوانەیە بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی زەبری خولێنەرمان نەگۆڕێت. ئەڵێ زۆر جار میکانیکیەکان واتە فیتەرەکان بۆ کردنەوەی سەمولەی برغویەک بۆریەکی درێژ لە کلکی سپانەکەیان هەڵەکێشن. ئێمە ئەزانین ئەگەر دیقەت لە چی بیت، ئەگەر دیقەت ئەلەم ڕسمە بیت، خوێنکاران دیقەت لەم ڕسمە بیت کە لە کتێبەکەت هەیە، ئەم ئیسپانەیە من ئەزانم بەکارێنم بۆ کردنەوەی برغویەک. ئەیتر برغوەکە بە تابا گریمان تای سیارەیەکە. کاتێک من ئەمە بکەمەوە زۆر جار من هێزەکەی من دیاری کراوە، ئیتر لەو هێزە ناتوانم زیاتر بەکاربێنم. بۆیە ئەم هێزە هەرچەند هێزەکە زیاوکەم سیرەکەم ناخولێتەوە، زەبری خولێنەر دروست نابێت. ئەی چی بکەین؟ ئەڵە فیتەرەکان یا میکانیکیەکان بۆریەکی تر لەمە هەڵەکێشن. بۆریەکی تر لەمە هەڵەکێشن یعنی چی؟
یعنی باسکی خولانەوەکە دووری ئەستونیەکە لە تەوەری خولانەوە چی لێکەن زیاکەن. ێ باشە من ئەو کاتە ئەگەر باسکی خولانەوەکە زیا بکەم بە تەکید ئەو کاتە زەبری خولێنەرەکەشم چی لێت زیاکات و چی کەمتر بەکارێنم هێزێکی کەمتر بەکارێنم کەواتە بۆچی فیتەرەکان بۆچی میکانیکیەکان بۆ کردنەوەی سەمولەی برغەی تایەی ئۆتۆمبیلێک زۆر جار ئەم بۆریە لەم کلکی ئیسپانیاڵە کێشن بۆ ئەوەیەکە باسکی خولانەوە زیاد بکات کە باسکی خولانەوەی زیاد کرد بە تەکید دەبێتە هۆی ئەوەی کە زەبری خولێنەریش زیاد بکە و هێزەکە لەو کاتەیە بە تەکید هێزێکی کەمتر بەکارێنین. زۆر جار و لەم سەردەمەشە هەمومان ئەزانین خەڵکێکی زۆرە بینین کە دانیان ڕێک کردوێتەوە لای دکتۆرەکانی دانەکانیان ڕێک کردوێتەوە زۆری نەشتان ئەزانن ئەم دان ڕێکردنەوەش بەشی خۆی ئازار و بەشی خۆی ناڕەحەتی هەیە. بنچینەی چی بەکارێنن بۆ ڕێککردنەوەی ئەم دانە دکتۆرەکانی دان بە تاکید بنچینەی زەبر بەکارێنن بۆ کاتێککە دانەکە لە ناو پووکەکەیە بەلاری بەخواری یەتە دەرەوە ئەم دانە بە تاکید وەجێکی شتێکی ناشرین ئەیا بە دەموچاوی خوێنکارەکە یان ئەو کەسێک کە هەیە هەر کەسێک بێت باشە ئەچن بۆ لای دکتۆری دان ئەبینی قاڵبێکیان بۆ بەستێت ئەم قاڵبەی کە بۆیانە بەستێت برغویەک پێوەیە تەبەن لە بنکەی دانەکەەوە کە لە ناو بووکەکەیە قاڵبەکە چی دروست دەکات هێز و ئەگەر دیقەت بێت هەفتانە دوو هەفتە جارێک دکتۆرەکە چێتە لای بۆی تونگەکاتەوە بە گوێرەی ئەو هێزەی کە بێتەوەی ڕێکردنەوەکە و ئەو زەمانەی کە بۆی دیاری کراوە کەواتە ئەتوانین بڵێن وەکو پرسیاری دووەمی پێداچوونەوەی بەش ئایا دکتۆری دان چی بەکارێنێ بۆ ڕێکردنەوەی دانی نەخۆشەکانی بنچینەی چی زەبر ئەو قاڵبەی کەی بەستێ زەبرێکە خاتە سەردانەکان لە بنکەکەەوە ئەبێتەوەی ڕێکردنەوەکەی بە زەمانێکی دیاری کراو ئەبێتەوەی ڕێکبوونەوەی دانەکە و دانێکی ڕجوانی ئااتێ ئەگەر دیقەت بێ کە ئەڵێن فیزیا و ژیان بەتەکیید ئەمەژێکێکە لەو بوارانەی ترکە هەیە لە ماڵەوە زۆرینەتان لەم سەردەمەیە بەیان لە سەردەمەکانی پێشووترا بێت قوتووی ڕۆنتان هەڵبچڕیوە قوتووی دۆشاوتان هەڵبچڕیوە هەمووان ئەزانین ئێستا قوڵفێکی هەیە بەڵام لە کاتی خۆیە یان بە دەرنەفیزە یان بە چەقۆیە کە بەداخەوە زۆر خەڵکیش دەستی پێبری نارەکرد ئایا چەقۆیەک یان دەرنەفیزێکی بچووکمان بەکاربێنە باشتر و یان گەورە هەموو کەسێک دەتوانێت جوابی ئەمە باتەوە ئەڵێت دەرنەفیزێکی گەورەیان چەقۆیەکی گەورە بەڵام لایەنە زانستیەکەی ئەڵێن چەقۆ گەورەکە یان دەرنەفیزە گەورەکە باسکی خولانەوەکەی چیترە زیاترە ئەم باسکە خولانەوەی زیاتر چی دروست دەکات زەبرێکی خولێنە دروست دەکات و چی بەکارێنم هێزێکی کەمتر بەکارێنم کەواتە دەرنەفیزەکە یان چەقۆ درێژەکە کە باسکەکەی درێژترە بە تاکید هەمومان ئەزانین کە ئەبێتە هۆی ئەوەی کە بە ئاسانی خولانەوەکە دروست بکە و کەمترین چیش بەکاربێنین کەمترین هێز بەکار بێنین ئەوە بەنیسبەت زەبری خولێنەرکە چەند تێبینیە کە بەڕاستی ئەو تێبینیانە گرنگە بیزانیت چونکە ئەکرێ و تێبینیانە بکرێ پرسیاری هەڵبژارن و پرسیار هەڵبژارنەکانیش جواب بیتەوە ئەمە ژەر بە هەمان شێوە پرسیاری کتێبەکەتە ڕسمی وێنەیەکە ڕسمی کتێبەکەتە حاڵەتی ئەلفمانەیە حاڵەتی بە ئەمانەیە حاڵەتی جیم ئەمە بریتە لە درگاکەی کە باسمان کرد ئەم پشیلەیە ئەوێ درگاکە بکاتەوە ئەڵێ لە کام حاڵەتیانە زۆرترین زەبر دروستە بێ و لە کامیانە کەمترین زەبر جەماعەت ئێمە باسی ئەومان کردووە خوێنکاران هەمووتان ئێستا ئەگەر کتێبەکەت بکەیتەوە لە بەشی دووەما لە بیدایەت یا لەسەر کتێبەکە دەتوانیت سەیری بکەیت لەم حاڵەتەیە ئێف و دیەکە چین لەسەر یەکتر ئەستونن ئێف و دیەکە ئەستون بن بە تەکی زۆرترین چی دروست دەکات زۆرترین زەبری خولێنە دروست دەکات بەڵام لەم حاڵەتەیانە باسکەکە هەر شوێنەکەی خۆیەتی بەڵام لارە ئەگەر دیقەت بە ئێفەکە کەمێک کەم بۆت گۆشەی دروست کردووە گۆشەکە نەوەت نییە لە گۆشنەوە بچووکترە لەمەیانە زیاتر کەواتە وەڵامە ڕاستەکە ئەڵێن لەو بارەیانە کە باری ئەلفە پشیلەکە زۆرترین زەبری خولێنە دروست دەکات چونکە گۆشەی نێوان هێزەکە و باسکەکە چەند پلەیە 90 پلەیە وە گۆشەکانمان تۆزە لەگمەوە پێش باس کرد ئەوە ژەزانن ئەم تێبینیەمان هەیە بەڕاستی گرنگە ئەم تێبینیە هەموو خوێنکارێکی پۆلی 12 بیزانێت چونکە زۆر ساڵ ئاگادار بە یان لە پرسیاری بەراییەکان یان لە خولی یەکەم یان لە خولی دووەم ئەم پرسیارە یان ئەم بابەتەیەتەوە ئەڵێن لە جوڵەی جێگۆڕدا واتە جوڵەی بەهێڵ و بەسۆڕ ئەم تەنە کە بەدەستی منەوەی ئەم ماجیکە وەکو چی ڕەفتارەکات وەکو بارستە خاڵ وەکو تەنۆلکەیەک ئێستا جوڵا بڵێ جوڵەیەکی جێگۆڕی کرد وەکو چی جوڵا وەکو بارستە خاڵ بەڵام هەمان ئەم ماجیکە کاتێکە
وەکو تەنی ڕەهەندار ڕەفتار بکات ئەو کاتە جوڵەکەی جوڵەیەکی چییە؟ بەخول. واتە ئێستا خولانەوەی ئەم ماجیکە بەڵێ جوڵەی جێگۆڕ و بەهێڵ و بە سوڕیژەکات، بەڵام هەر کاتێک جوڵەی بەخولم هەبوو تەن وەکو چی ڕەفتارەکات؟ وەکو تەنی ڕەهەندار. واتە جگە لە بارستایەکانیان چیش کاریگەری هەیە لەسەر جوڵەکەیان؟ شێوە و قەبارەکەیان کاریگەری هەیە لەسەر جوڵە بەخولەکەی. بۆیە گرنگە تۆ بزانیت بارستە خاڵ چییە. هەر کاتێک گوتی هەڵدانی تەنێک، فرێدانی تەنێک، کەوتنە خوارەوەی تەنێک، یەکسەر ئەڵێم ئەو تەنە وەکو چی ڕەفتارەکات؟ وەکو بارستە خاڵ لەبەرەوەی جوڵەی چیەکات؟ جوڵەیەکی بەهێڵەکات یان جوڵەیەکی جێگۆڕەکات. بەڵام کەوتی خولانەوەی تەنێک، خولۆربوونەوەی تەنێک، ئەو کاتەڵێم وەکو چی ڕەفتارەکات؟ وەکو تەنی ڕەهەندار. بۆەوەی ئەمە زیاتر و ئاسانتر تێبگەیت، باشتر تێبگەیت، یەکسەر بچۆ بۆ پێداچوونەوەی بەندی 2 بۆ 1 پرسیاری یەکەم مەبەستمە ئەمە پێ بڵێم. زۆر ساڵ پرسیار ئەلەمایەتەوە و هەر چواریشان لە بەکەلۆری هاتوونەتەوە جوابی هەمووی تێمەوە ئێستا. لە کام لەم بارانەدا دەتوانرێت تەن بە بارستە خاڵ دابنرێت و لە کام باردا پێویستە بە ڕەهەندار دابنرێت؟ زۆر ئاسانە و ئێستا وتمان. تۆپێک لە سەربانی ماڵێکەوە فڕێ بدرێ. فڕێ بدرێ ینی جوڵەی جێگۆڕەکات، ینی خولانەوەی نەوتووە، باس لە خولانەوە ناکات. ئەو کاتە ئەم تۆپە وەکو چی ڕەفتارەکات؟ وەکو تەنۆلکە، وەکو بارستە خاڵ ڕەفتارەکات. تۆپێک بەرەو گۆڵ خلۆر دەبێتەوە. ێ باشە خۆی ئەڵێ بەرەو گۆڵ خلۆرە بێتەوە، یعنی ئایا بە دەوری خۆی داخولێتەوە؟ بەڵێ، کەواتە وەکو چی ڕەفتارەکات؟ وەکو تەنێکی ڕەهەندار. ڕەوڕەوەیەک دەخولێتەوە، ئەمیش بە هەمان شێوەیە، ڕەوڕەوەیە کە بە دەوری تەوەرەکەی خۆی ئاخولێتەوە، ئەمیش وەکو تەنێکی ڕەهەندار ڕەفتارەکات. زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە. هەمووتان لە بەش یەکا دڵنیام ئەوە فێربوون، مامۆستا بەڕێزەکانی خۆتان ئەوەی پێوتون کە زەوی جوڵەی هەیە بە دەوری خۆیدا، جوڵەی هەیە بە دەوری خۆردا. جوڵەکەی بە دەوری خۆیدا جوڵەی بەخولە کە 24 ساعتەکەمان بۆ دروست دەکات. جوڵەکەی بە دەوری خۆردا کە خۆر ئەبێتە تەوەرەکەی، ئەبێ بە جوڵەیەکی بەسوور و ئەو کاتە زەوی وەکو تەنۆرکەیەک ئەجوڵێت بە دەوری خۆردا، وەکو بارستە خاڵێک. کەواتە زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە، بارستە خاڵە. هەمان پرسیار بڵێ زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە، جەماعەت ئەم وەڵامە ئەگۆڕێ. ئەبێ بە تەنی چی؟ ئەبێت بە تەنی ڕەهەندار. بۆیە لای خۆت ئەمە دالە، لای خۆت هائیشی بۆ زیادکە، بڵێ بە زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە، وەکو تەنێکی چی ڕەفتارەکات؟ وەکو تەنێکی ڕەهەندار ڕەفتارەکات. ئەمە بەنسبەت ئەم پرسیارە مەبەستم بوو لێرە ئەوەت پێ بڵێم لە پێداچوونەوەکە. پاشان ئەم پرسیاری دووەمەش هەر لە بەکەلۆری هاتوۆتەوە چەند جارێک، ئەڵێ ئەو بڕێی جوڵەی بەخول چییە کە بەرامبەر بە هێزە؟ خەت بێنە بە ژێروشەی هێزەکەیە، بەرامبەر بە هێزە و ئەو بڕانە چین کە لە سەریان بندە. جەماعەت لە جوڵەی بەخولا من زەبرم هەیە، لە جوڵەی جێگۆڕا هێزە، کەواتە زەبرە. بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر هێز، ڕاستەوانەیە لەگەڵیا بە جێگیربوونی باسک و گۆشەکە. بەندە لەسەر باسکی خولانەوە، ڕاستەوانەیە لەگەڵیا بە جێگیربوونی هێزەکە و گۆشەکە. بەندە لەسەر گۆشەی نێوان ئێف و دی، گۆشەی نێوان ئێف و دی. ئەمجا ئەچینە سەر ئەو بابەتە شیکاریانەی کە بەڕاستی پرسیاری حسابین لە کتێبەکەمانە و پرسیاری گرنگیشن. ئەم پرسیارانە بەڕاستی گرنگە تۆ بزانیت. نمونەیەکمانەیە هەر کتێبەکەت بکەرەوە ئێستا نمونەی 2 ئەلف. مەرزەمەکەش هەمان تەسەسولی کتێبەکەیە بۆی تۆ سەر لێ نەشێوێت. نمونەی 2 ئەلف لە کتێبەکەت. ئەلە 2 یاریزان بە 2 ئاراستەی پێچەوانە کار دەکەنە سەر تۆپێکی سەبەتە. یەکێکیان بەهێزی چەند نیوتن؟ 11 نیوتن بۆ خوارەوە لە دووری 7 سانتیمەتر. باشە، ئێمە ڕسمی تۆپی سەبەتەکە دروست دەکەینەوە. ئەمە بریتیە لە ڕسمەکەی. یەکێکیان لە دووری تەوان ئەمە بریتیە لە خاڵی تەوەرەی خولانەوەکە، خاڵی ناوەڕاست خاڵی تەوەرەی خولانەوەکەیەتی. 11 نیوتن بۆ خوارەوە لە دووری 7 سانتیمەتر. باوڵێن ئێرەیە ئەمە هێزەکەی ناوێنێم هێزی یەکەم 11 نیوتن بۆ خوارەوە، یان با بڵێن هێزی دووەم لە دووری چەند سانتیمەتر؟ 7 سانتیمەتر. یعنی باسکەکەی چەنە؟ باسکەکەی 7 سانتیمەترە. لە کاتێکە ئەوی تریان بە هێزێک کارەکاتە سەری کە بڕەکەی چەنە؟ 15 نیوتن. ئەم بۆ کوێ؟ بۆ سەرەوە لە دووری 4 سانتیمەتر. کەواتە ئەمەش بریتیە لە هێزەکەی تر کە بریتیە لە 15 نیوتن. باسکی خولانەوەکە ژواتە دیەکەی چەنە؟ 14 سانتیمەتر.
ئەم دوو هێزە کاریان کردووە سەرم تۆپە بەداخەوە زۆر تەلەبە هەڵە لە دیاریکردنی ئاراستەکەیان ئەکات زۆر تەلەبە هەڵە لە دیاریکردنی ئاراستەکەی ئەکات هەمووتان دەتوان دەست بەکاربێن ئەم تۆپە لەسەرەوە هێزەکە ئاوا کاری تێ کردووە ئەگەر دیقەت لە دەستی من بیت ئاوا کاری تێ کردووە یعنی بۆتە هۆی خولانەوەی بە ئاراستەی چی میلی کاتژمێر کەواتە بۆتە هۆی خولانەوەی بە ئاراستەی میلی کاتژمێر ئەمەی تریشان لە خوارەوە لە بەرامبەریا کاری تێ کردووە بۆ سەرەوە بەڵام لە بەرامبەریا خاڵەکەی بەرامبەری واتە ئەمیژەر بە ئاراستەی کوێیە هەر بە ئاراستەی میلی کاتژمێر مامۆستا و ئاراستانت بۆ دیاری کرد بەڕاستی ئەگەر ئاراستەکان دیاری نەکەیت نرخەکان ئەو ڕقەمانت کە بۆ دەرەچێ وەکو نرخ بەڵێ تەواوە بەڵام وەکو نیشانەکان غەڵەتە بێت ئێمە ئاما فێرتەکەم ئەڵێم زەبر ئەکاتە FD ساینی سێتە ئەگەر زەبری یەکەم وەربگرم یان زەبری دووەم وەرگرم زەبری یەکەم ئەکاتە هێزەکەی چەنە 15 نیوتن باسکەکەی 14 سانتیمەتر خوێنکارانی خۆشەویست تکات لە یەکەم ورد بن لە یەکە گۆڕینە ئەم یەکەیە سانتیمەترە لە سیستمی SI تۆ لە پۆلی 10 و 11 خوێندوتە سانتیمەتر بەکار نایەت ئەبێ بیگۆڕین بۆ مەتر بۆیە ئەڵێن دابەشی 100 یان کەڕەتی دەتوان ناقص 2 کەواتە ئەبێ بە چەند پۆینت 14 ساینی چەند 90 بۆچی ساینی 90 ئەگەر دیقەت بی ئەم دوانە لەسەر یەکتر چین ها باسکی قولانەوە هێزەکە لەسەری چییە ئەستونە کەواتە گۆشەکە 90 ئەو کاتە ئەبێ نیشانەیەکی چیش دابنێم سالب لەبەرەوەی بە ئاراستەی چییە بە ئاراستەی میلی کاتژمێر لەمەوە کردوویەتە چەند کردوویەتە زەبری یەکەم کردوویەتە ناقص 2.1 یەکەکەی بیر نەچێ نیوتن مەتر زەبری دووەم ئەکاتە 11 نیوتن بە سالبی 7 سانتیمەتر ئەبێ بە لە سەیە 7 ساینی چەند ئەمیژەر ساینی 90 چونکە ویژەر ئەستونە ئەمەژە دۆزینەوە وەڵامەکەی بە نزیکی پۆینت 77 نیوتن چی مەتر 0.77 نیوتن مەتر ئێستا چەند زەبر کاریان کردو لەسەر تۆپە دوو زەبر ئاگاداری پرسیارەکە بە نەیوتوە زەبری یەکەم نەیوتوە زەبری دووەم ئەڵێ چی خەت بێنە بەژێریە ئایا ئەو بەرەنجامی کە زەبر دروست دەکات چەندە هەمووتان ئەزانن بەرەنجامی زەبر سەمەیشن ئەکاتە چی ئەکاتە زەبری یەکەم زای چی زەبری دووەم زەبری یەکەم ناقص 2.1 زائید ناقص 0.77 وەڵامەکە بە نزیکی ئەکاتە ناقص 2.9 نیوتن مەتر کە بەڕاستی ئەمە پرسیارێکی ئاسان و گرنگیشە سالب 2.9 بە نزیکی نیوتن مەتر ئەو نیشانی سالبە واتە ئەو بەرەنجامی زەبرەی کە بووەتە هۆی خولانەوەی تۆپەکە هەردووکیان بە ئاراستەی کوێ بوون هەردووکیان بە ئاراستەی میلی کاتژمێر بوون ئەمە بەنیسبەت نمونەی 2 ئەلف کە لە کتێبەکەت باسی کردووە وەڵامەکە و شیکارەکەی بەم شێوەیە کە پێم وتن ئەو وردەکاریانە بێ بزانێت پرسیاری ڕاهێنانی 2 ئەلف ڕاهێنانی 2 ئەلفیش دوو پرسیاری گرنگی تایە بەڕاستی گرنگە تۆ بتوانی دەم دوو پرسیارە شیکار بکەیت بۆ چونکە یەکێک لەو ئەگەرانی کە ئەکەوێ ئەم پرسیارانە بێتەوە کراوەیە بۆیە تۆ پرسیار بە پرسیاری پۆلی 12 بەڕاستیە بێت شیکاری بکەیت دەنگەکەش ئەگەر باش ئەگاتە لاتان ئەوە زۆر باشە و بەردەوامە بین ئەگەر باشیش ناکات ئاگادارمان بکەنەوە بۆی بتوانین ئەگەر کێشە لە دەنگا هەبێت چاکی بکەین ڕاهێنانی 2 ئەلف بەندۆلێکی سادە لە تەلێک پێک دێت کە بارستایەکەی 3 کیلۆگرامە بە پەتێکی سووکەوە هەڵواسراوە درێژیەکەی 2 مەترە بە خاڵێکەوە بەستراوەدە بە دەوریدا دەسوڕێتەوە ئەلف بڕی زەبری خولانەوە لە ئەنجامی کێشی تەنەکە بە دەوری خاڵەکەدا بدۆزەرەوە کاتێک گۆشەی نێوان پەتەکە و شاڵی چەند بێت ئەڵێت چەنە ئەڵێت 5 پلێ باشە ئێستا ئەگەر من ڕسمەکە دروست بکەم ئەمە بریتیە لە پەتێک ئەمەش بریتیە لەو تۆپەی کە باسمان کرد ئەگەر ئەڵێ گۆشەی چەنی دروست کرد بێت گۆشەی 5 پلە بارستایی ئەم تەنە پێی یاوین چەنە 3 کیلۆگرام بەندۆلێکە و 3 کیلۆگرامە درێژیەکەش یاوینەتێ باسکەکەی
ئاگادار بە درێژی پەتەکە بۆ ئێمە لێرەیە ئەبێ بەچی ئەبێت بە باسکەکەی واتە چەند مەترە 2 مەترە. ئەو کاتە پرسیارەکە داوای چیمان لێکات ئایا زەبری خولێنەر چەنە؟ من ئەزانم یاسای زەبر و هەمووشتان ئەیزانن ئەکاتە F D ساین سێتە. ئێفەکەمان نەدراوە و زۆرینەشتان یەکسەر سەرتان لێ شێوێت و بێتە کێشە بۆتان، بەڵام ئەڵێ زەبری خولێنەر لە ئەنجامی چی دروستە بێت؟ کێش. بۆیە خوێنکارانی خۆشەویست تکات لە یەکەم مادەم لە باری شاوڵیە، ینی جوڵەی ئەو بەندۆلە بە دەوری خاڵی هاوسەنگ بووندا ئەو هێزەی کە کاری تێکات بۆ ئەوی بە دەوری خاڵی هاوسەنگ بوونا بیجوڵێنێت کێیە؟ کێشەکەیەتی. من ئەزانم زەبر ئەکاتە MGD ساینی سێتە. ئێمەکەمان چەنە؟ ئێمەکەمان 3 کیلۆگرامە. تاودان 9.81 باسکەکە 2 مەتر ساینی چەند؟ ساینی 5 پلە. وەڵامەکە کەی دۆزمەوە زەبری خولێنەر ئەکاتە 5.1 نیوتن مەتر. 5.1 نیوتن مەتر. ئەمە بریتیە لە دروستبوونی زەبری خولێنەری ئەم بەندۆلە بە دەوری ئەو خاڵەیەکە دەست بە خولانەوە ئەکات. لقی بە ئاکەی بۆ خۆ دەتوانیت بیدۆزیتەوە، هەژمارکردنەکە دووبارە بکەرەوە، ینی هەمان دراو بەکاربێنە، بەڵام ئەم جارە گۆشەکە بکە بە چەند؟ گۆشەکە بکە بە 15 پلە. بەتەکید مادەم گۆشەکە زیایی کردووە ئەها وتمان لە سفرەوە بەرەونەوە تا بڕۆین گۆشە گەورە ئەبێت واتا زەبری خولێنەریش زیە ئەکات، ئەو کاتە زەبرەکە ئەدۆزیتەوە ئەبێت لە بڕی ئەم 5.1 نیوتن مەترە چیتر بێت؟ بەتەکی دەبێت زیاتر بێت. ئەمە بەنسبەت ئەو پرسیارەی کە لێرە هەیە. پرسیارێکی ترمان هەیە هەر بابەتە سەسوولی کتێبەکەت لانەین، ئەڵێ ئەگەر پرسیاری دووەم ئەگەر بڕی زەبری پێویست بۆ کردنەوەی سەمولەی تایەی ئۆتۆمبیلێک 40 نیوتن مەتر بێت. 40 نیوتن مەتر بێت واتە زەبر 40 نیوتن مەتر. ئەم پرسیارە جیاوازە لەوانتر. چی یاوە؟ زەبرەکەی یاوە. زەبرەکەمان 40 نیوتن مەترە. کەمترین هێزی پێویست چەندە؟ ینی هێز دۆزەرەوە، هێزەکەمان نەجانراوە. کە میکانیکیەک بیخاتە سەر سپانەیەک کە درێژیەکەی چەند بێت؟ 30 سانتیمەتر بێت. ئەو کاتە ئەڵێم باسکەکەم 30 سانتیمەتر، ینی پۆین چەند؟ پۆین 3 مەتر یان پۆین 30 مەتر. بۆ چونکە یەکەی سانتیمەتر پێم وتن گونجاو نییە بێ بیگۆڕین. هێزم هەیە، ئەفو زەبرم هەیە، باسکم هەیە، گۆشە نەدراوە. تەبەن بۆ ئاسانی بۆ خۆت، بۆ ڕوونکردنەوەی خۆت کەمترین هێزی پێویست کەی دروستە بێت ئەگەر گۆشە نەوەت بێت. کەواتە لەم نەوە پرسیارانی کاڵێ کەمترین هێزی پێویست ئۆتۆماتیکی گۆشەکە بکە بە چەند؟ بە 90 پلە. هەمووشمان ئەزانین کەمترین هێزی پێویست کاتێکە بێت کە دەستەکە هێزەکە لەسەر ئەو باسکە چی بێت؟ ئەستون بێت، واتە گۆشە 90 پلە بێت. زەبرە کاتە چی؟ ئەکاتە F D ساین سێتە. ئەگەر هێزەکە بدۆزمەوە زەبرەکە لە شوێنی خۆیەتی دی و ساینەکە ئەچنە ژێرەی کەرتەکە. زەبرەکەمان 40 نیوتن مەترە، دیەکەش بریتیە لە چەند؟ بریتیە لە پۆینت سی کەڕەتی ساینی نەوەتی ژەکاتە 1. وەڵامەکە بە نزیکی 133 چی نیوتن. ئەلێرە زۆر جاڵەی مامۆستا باشە ئەم زەبرە خۆی یاوێتی، خۆی بە موجب یاوێتی و وەکو ڕوونکردنەوەیەک بۆ خۆت ئەڵێ بۆ کردنەوەی بەلوعا، کردنەوەی برغوو، هەموو ئەمانە گەر دیقەت بی هەمووی بە چییە؟ بە پێچەوانەی میلی کاژمێرن. بۆ کردنەوەی هەموو ئەمانە هەمویان زەبرەکانیان بە چی وەرەگرم؟ بە موجب وەرەگرم بۆ ئەوەی دڵنیام کە ئەزانم کە بە پێچەوانەی میلی کاژمێرە. ئەمە بەنسبەت ئەو دوو پرسیارە و ئەو نمونەیە کە لە زەبری خولێنەرا هەیە لە بەندی 2-1 کە بەڕاستی مەجموعەیەک یان کۆمەڵێک پرسیاری گرنگ بوون. ئەوەی ماوەتەوە ئێستا بەڕاستی پرسیاری سێمە کە پرسیارێکی گرنگە و پرسیارێکی زۆر مەعقول و پرسیارێکی ڕێک و پێکە. هەموو پرسیارەکانی تریژەر پرسیاری گرنگن، بەڵام ئەم پرسیارە بەداخەوە زۆرترین تەلەبە هەڵی تیا ئەکات یان زۆرترین تەلەبە یان زۆرترین خوێنکار کێشەی بۆ دروستە بێت لەم پرسیارەیە. وێنەیەکی یاوێنێتە لە پرسیارەکەیە ئەڵێت ئەگەر تووڵێک درێژیەکەی 4 مەتر بێت. تووڵێکمان هەیە درێژیەکەی 4 مەترە. خۆی پێی وتوم ئەم خاڵە بریتێ لە چی؟
خاڵی ئۆ بریتیە لە تەوەرەی خولانەوە. هێزێک کاری تێکردووە، هێزەکە بڕەکەی سی نیوتنە، گۆشەی لەگەڵ پێگنەری ئاسۆ دروست کردووە، گۆشەکەی چەند پلەیە 45. هێزێکی تر ئەلێرەوە کاری تێکردووە، ئەم هێزە پێی وتوین دەنیوتنە، ئەو گۆشەی کە دروستی کردووە بەڕاستی پێی وتوین گۆشەکەی چەنە، گۆشەکەی 23 پلەیە. لە ناوەڕاستیشەوە ئەلێرەوە هێزێکی تر کاری تێکردووە 25 نیوتن، گۆشەکەی لەگەڵ تەوەرەی وای دروست کردووە پێگنەری شاوڵی چەنە 31 پلەیە. باشە، ئەڵێ ئایا بەرەنجامی زەبر چەنە لەسەر ئەم تووڵە یان لەسەر ئەم تەختەیە یان لەسەر ئەو وێنەی کە دراوە؟ پرسیارەکە خۆی وێنەکە یاوینەتێ، ئەگەر وێنەشمان نەیاتێ ئەتوانێت بەپێی ئەو قسانەی کە یاوێتی وێنەکە دروست بکەین، بەڵام گرنگە خۆی پێمان بڵێ کامە تەوەری خولانەوەیە، ئەم خاڵە تەوەری خولانەوەیە. من ئەگەر وای دابنێم ئەمە بریتی بێ لە زەبری یەکەم، ئەگەر وای دابنێم ئەمە بریتی بێ لە زەبری دووەم، ئەگەر دای بنێم ئەمە بریتی بێ لە زەبری سێم، چونکە سێ هێزم هەیە، خوێنکاران سێ هێزم هەیە، بە تەکید سێ زەبری دروست دەکات. بۆ ئاسانی خۆت من ئەم بابەتە ئاوا بۆت باسەکەم، دڵنیام بۆت باس کراوە، بەڵام دڵنیام هەر پرسیار لە مێشتا ماوە هێشتا جوابەکان یان وەڵامەکانت ئەگەر هەیە وەرنەگرت بێ. ئەڵێن زەبر ئەکات F D ساین سێتە، پرسیارەکە